ناوچە کوردەکان و حکوومەتی ناوەند کاتێک کە باس لە پانێڵەکەدا باس لێکرا من زۆر بەوردی گوێم لێگرت بەڕاستی زۆر سوودم لێ بینی بەدڵنیایەوە تاوتوێکردنی ئەم دۆخە زۆر دواخراوە چونکە لە ساڵی 2005ەوە دەستوردا ڕێژراوە باس لەم دەستورە دەکەین ئەمڕۆژ لە 2019دا دەژین واتە لە ڕێگەی ئەو دەستورە کە ئێوە بە ڕێککەوتنامێکی کۆمەڵایەتی باسی لێوە دەکەن وەکو دامەزراندنی دەوڵەتێکی نوێ باسان لێ کردووە بەم شێوەیەش ئاماژتان پێکردووە ئەمە سەرنجی ڕاکێشام سەرباری ئەوەی کە دواش خراوە بەڵام منی نیگەران کردووە هیوادارم لە نزیکترین کاتدا ناوچە کوردەکان لە دەستوردا کە باسی لێکراوە بۆ سەقامگیری عێراق فەرەهەم بکرێت ئاشتەخوازی بکرێت و یەکپارچەیی خاکی عێراق بپارێزێت بەم شێوەیە فۆرمولەکی بۆ بدۆزرێتەوە من وەکو بەرپرسێک لە وەزارەتی دەرەوە وەکو مەقامێکی ڕەسمی ئێستا ئەو دید و بۆچوونەکانی خۆمان ئاڕاستی بەڕێستان دەکەین بۆ ئێمە عێراق زۆر گرنگە دەتوانم بەم شێوە بڵێن وەزارەتی دەرەوە تاکە دامەزراوەیەکمان هەیە کە بە شێوەیەکی زۆر تایبەت سەیری دەکات دامەزراوەیەکی تایبەتمان هەیە تایبەتە بە عێراق دامەزراوەکان دیکەشمان لە سەیری چەند وڵاتێک دەکات و تاوتۆی چەند وڵاتێک دەکات بەڵام ئەمە دەرخستەی ئەوەیە کە چەندە بایەخ بە عێراق دەدەین عێراق لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گرنگترین بڕبڕەی پشتی هەژمار دەکەین بە عەرەب و کورد و تورکمان و یەزیدی و بە شیعی و سونی و بە کریستیانەکە شەوە عێراقەکان وەکو دۆستی ئێمەن بەم شێوەیە باسی لێو دەکەین پەیوەندی نێودەوڵەتیەکان بێگومان پەیوەندیەکان چڕبوونەتەوە هەر لە هەموو جیهان دراوسەیەتی بەهێز بووە بەڵام پەیوەندی ئێمە زیاد لەمانەشە ئێمە خاوەن پێکاتەیەکی وەهای تێکەڵین بەیەکەوە کە بە ڕای شخصی من لە فڕۆکەخانە کە هێشتا تازە هاتبوومە فڕۆکەخانەی هەولێر ئەو ڕوخسار و جوڵانەوەیە کە من بینیم ئەو دەنگانەیە کە من لە مرۆڤەکانەوە بینیم ئەمە بۆ ئێمە دەبینین کە چەندە هاوبەشین لە ڕەفتار و لە جوڵانەوە و لە هەموو شتێکدا واز لە پەیوەندیە مێژووی و ئینسانیەکانمان بهێنن ئەگەر ئەویش باز نەکەین لێرە وەکو هاوڵاتیەکی کۆماری تورکیا من دەڵێم دڵنیام کە چارە نووسمان هاوبەشە و قەدەرمان هاوبەشە ئەم پێکەوە بوونەمان بێگومان دەکرێت چەند وڵاتێک چەند گروپێک نیگەران بکە بەڵام ڕاستیەکە ئەمەیە ئێمە دەمانەوێت چ عێراقێک ببینین بێگومان ئەمانە کە دەڵێم دەگەڕێمەوە سەر پرسیارەکەی بەڕێستان من نامەوێ بچمە نێو مەسەلەی شیعی و سونی و ڕەگەزەکانەوە من پێم وایە دووبارە ئێوە پرسیارەکان دیسان خۆیان نوێ بکەنەوە بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆمار قسەیەکی دەڵێ ئاینی ئێمە ئیسلامە نازانم لە شیعی ئاینێک هەیە ئایا ئاینێک بە ناوی سونی هەیە گەر هەیە بیڵێن ئێمە موسڵمانین ئیسلامین ئێمە لایەنگری ئیسلامەتین بەڵێ کێشە نییە دەکرێت کریسیانیش هەبن ئەو عێراقی ئێمە دەمانەوە ببینین ئەمەیە بە تەواوی دەوڵەمەندیەکانەوە لە نێو ئاشتەواییدا دەمانەوێ
عێراقێک ببینین بەڵێ دەوڵەمەندن ئێوە ئەم دەوڵەمەندیە کۆنڤێرت بکەن لە نێو ئاشتەوایی و سەقامگیری جەلال تاڵبانی گوتیەکی زۆر جوانی هەیە خەڵکی عێراق چەپکێکە لە گوڵی جۆرا و جۆر ئەمە قسەی بەڕێز جەلال تاڵبانیە پێویستە فۆرمێک بدۆزنەوە کە بە شێوەیەک بە یەکەوە بژین ئەمە بە کردداری بکەن نەوەک هەر بە قسە هەر سانتیمەترێک چوارگۆشەی وڵات پێویستە سەروەری بێ ئەمە نابێ هەر بە قسە بێت دەبێ بە کردداری بیکەن سیستمێکی حکوومەت وەها دابڕێژن کە خزمەت بگەیەنێتە هەموو کایەکانی کۆمەڵگە و خەڵک ڕەفاه و خۆشگوزەرانی بە شێوەیەکی دادپەروەری هاوبەشی پێ بکەن لەگەڵ تاکەی عێراقیەکان سیستەمێکی وەها بکەن نرخی نەوت دابەزی سەرکەوت ئەگەر ئێوە ڕەفاهێکتان دەوێت بە گوێرەی ئەمانە بجوڵێتەوە ئەمە نابێ بەڵێ پەترۆل مای خۆشگوزەرانی ئێوەیە بەڵام بەرهەمهێنان پێویستە جێگیر بکرێت لە وڵاتەکە بە هەمان شێوە لە خاکی عێراقدا لە بەیانیەوە تەنیا باسی داعش کرا ئەوەی من گوێم لێ بوو داعش کارەساتێکی گەورەیە گیانی هەمومانی سووتاند ئێمە لە ئەنقەرە بێگومان لەو وەزارەتەی کە کارمان لێی کرد بینیمان کە خەڵکانێکی کوشتن بەڵای داعش لە کاتێکدا کە ئێوە خەریکی ئەوەن پێویستە ئێوە لەسەر ڕێگەکەی ئیش بکەن ئایا چێن ئەوانەی کە سەرچاوەی داعش بەخێو دەکەن بەڕێز فالح فەیاز لێرەیە دەمەوێت بڵێم ڕێکخراوێکی تیرۆریستی هەیە کە دەڵێ من نوێنەری کوردم کوردیش دەکوژێ ئەمە ڕێکخراوی تیرۆریستی پەکەکەیە هەروەها پێویستە ئێمە هەڵوێستی هاوبەشمان هەبێ بەرامبەر ئەویشدا پێویستە لێرەدا ئێمە ڕاشکاوانە ڕەفتار بکەین لە هەموو شوێنێک گوێتان لێ دەبێت کە کۆماری تورکیا هیچ کێشەیەکی لەگەڵ کورد نییە دلیلی ئەمە زۆرە هەروەها پەرلەمانتارانمان و بێگومان لە پەرلەمانیش سیاسیەکانمان هەن کە کوردن بە ئەسڵ لەم بابەتەدا خۆی لە خۆیدا لەگەڵ کوردەکان هیچ کێشەیەکی وەهامان نییە لە نێو کۆمەڵگەدا دووبارە ئێوە دەتانەوێت بچنە نێو شیعی و سونی بەڵام من داخلی ئەم مناقەشەیە نابم دەمەوێت ئەمەش بڵێم ئێستا لە بەرەنگاربوونەوەی پەکەکە دەمەوێ بڵێم تکا یارمەتیم دەم ئەمەش تەواوکەم هەڵوێستمان ڕوونە پەکەکە نوێنەری کورد نییە دەکرێت کەسانێک بەم شێوەیە ئەمە ڕابگەیەنن باسی ڕێکخراوی تیرۆریستی دەکەین کە گیانی ئێمەی سووتاندووە منداڵان دایک و باوکان مامۆستایانی کوشتووە ڕێکخراوێکی تیرۆریستی وەهایە داعش چۆن گیانی ئێمەی سووتاندووە پەکەکەش 40 ساڵە گیانمان لێ دەبات لە بەرەنگاربوونەوەی ئەوانەدا هیچ هەلێک نادەین هیچ فرسەتێک نادەین و بەردەوام دەبین و داواشتان لێ دەکەن ئێوەش پشتگیری مام بکەن ئێستا بێگومان دیسان زیاتر باز لەوە کرا کە ئایا ئێران لەگەڵ عێراق چی دەکات یان پێک دێن یان گرژی دروست دەبێ وەڵامی ئەم هەموو ئەمانە دەبێ عێراقیەکان بیدەنەوە عێراقیەکان بەکەم ئاراستە دەڕۆن ئەمە ئەنجام دەستنیشان دەکات ئەگەر عێراقیەکان وەڵامی ئەمە نەداتەوە کەسانێک لە شوێنی ئێوە دێن وەڵام دەدەنەوە ئێوە ئەو کاتە دەسەڵاتتان نابێ لەو هەلومەرجەدا تەنیا و تەنیا دەبێ ئێوە یەکگرتوویی
فراهەم بکەن هەروەکو بەڕێز فەیاز کە زۆر دروستانە گوتی دەوڵەتی نیشتیمانی دەوڵەتی نەتەوەییە بەڵام ئەو نەتەوانە بەیەکەوە لە ناوی بتوانن بژین باز لە دەستەواژەیەک دەکەین ئەگەر بێت و لە هەموو دنیادا هەوڵێک هەبێ ئەمە بگۆڕێ ئەوە جیایە بەڵام دەبێت بگەڕێنەوە دواوە ئەو کاتە ئارەزووی تورکیا چییە؟ ئارەزووی تورکیا ئەوەیە کە خاڵی کۆبوونەوەیە لە عێراق مەزهەب و لیست و لایەن و نەتەوە جیاکان ناچارن بەیەکەوە پێکەوە بژین بە خۆشی و ئاسوودەیی ئەگەرنا لێکەوتەکانی خراپ دەبێت و کاریگەری لەسەر تورکیا کاریگەری لەسەر سووریا کاریگەری لەسەر دەوروبەر و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش دروست دەکات و ئەمەمان بینی لە ڕابردوودا بەم هۆکارەوە لە ڕابردوو لە ساڵی ڕابردوو 5 میلیارد دۆلار لە کوێیت بۆ نۆژەنکردنەوەی عێراق بە تایبەتی دوای هێرشەکەی داعش لە جیرفانی ئێمەوە لە جیرفانی هاوڵاتی تورکیاوە دەرچوو بێش 5 میلیارد دۆلار وەکو یارمەتی بۆ عێراق ئێمە گوتمان ژێرخانی وڵاتەکەتان بابەیەکەوە بکەین بەڵێ کۆمپانیاکان دیارن دەتوانین هەولێر بە نمونە بهێنینەوە با فڕۆکەخانە بکەین با لە مووسڵ ناوچەی پیشەسازی دروست بکەین با ئیستخدام زیاد بکەین با کێشەکان کەم بکەینەوە با تا بەسرە بڕۆین بە کارکردن با دووەم خاڵی سنووری دروست بکەین تا بەسڕا ڕێگەکە درێژ ببێتەوە بێگومان هەموو ئەمانە ویستی تورکیان لەگەڵ ئێوەدا کۆتایی بە قسەکانم دەهێنم بەڵام کە دەبێ عێراق لە نێو مەیدانی ڕوبەڕووبوونەوەدا بێت لەم بابەتەدا هەوڵ بدات بێگومان دەبێ بالعکس کێشەی بۆ دروست دەبێت